لە ناحەی پردێ لەسەر زێی بچووک لە نێوان شاری کەرکووک و هەولێر تیمی مەلەوانی بە دوای تەرمیە و پێشمەرگەیە دەگەڕێن کە 11 ڕۆژە لە ئاوی زێی بچووک داخنکاوە و تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە کە سوکاریە و پێشمەرگەیە وێ ڕای نرخاندنی هەوڵەکانی تیمی مەلەوانی ناحیەکە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت و هەوڵەکان بۆ دۆزینەوەی تەرمیە و پێشمەرگەیە چڕتر بخرێنە گەڕ. دا بۆ 12 ڕۆژە بێ زیاتر کەمتر نییە. ئەمە لە کاتی موچەوەرگرتنەوە موچەی وەرگتووە و لەسەر ئاوەکە سیارەکی ساردە کردوتر مەلەوانی کردو بە خۆی قسمەتی وا بخنکاوە. ئەوە ئێمە هەروە ئەگەڕێن تیمی با بڵین نەهرەکەی پردێش تەقسیریان نەکرۆ لەگەڵ بەبەلەم بە غەواز خوا هەڵناگرێ هەموو جێگمان گەڕاون. زیاتر وە لە 10 ڕۆژە 12 ڕۆژەوان هەروە ئەگەڕێن. ئیمڕۆژ لە ئەو لە ئاوەکەش ئەممان گرتوتەوە هاوکاریان کردوین بەتەمای خوا بزانین خوا چ قاپێکمان بۆ کات و ئیمڕۆزانانی چیمان دەستەکەوێت تا هیچ ئەسەرێکی نییە. وڵای ئەوە ئێمە ئەم کەسێ ئێمە ماوەی تقریباً 10 ڕۆژە لەم ئاوای خنکاوە پێشمەرگەیە یعنی هەوڵ دراوە بەس وەکو پێویست نییە یعنی تیم داوای تیممان کردووە داوای کەمکردنەوەی ئاوەکەمان کردووە بەو شێوەیە نەبووە. ئێستا ئەوانی کەوا لێرە شارەزانن کاکە ئاوەکە لەمە 24 ساعات بگیرێتەوە ئەم جەنازەی سەر ئاوەکەوێ. چەندین جار داوامان کردو کاکە گیان لەلایەنە پەیوەنددارەکان حکوومەتی هەرێمی کوردستان تەنسیق بکەن لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوان چکە ئێرە عایدی ئەوانە تەنسیق بکرێ ئەمان تەنها بۆ 24 کاتژمێر ئاوەکە بگرنەوە. تیمێکی شارەزاشمان بۆ بنێرن داوا لە حکوومەتی هەرێمەکە تیمێکی شارەزامان بۆ بنێرن بۆ ئێرە بۆی بتوانین ئەم جەنازەیە بەبوون نەبین بدۆزینەوە. مەریوان حوسێن لە ساڵی 1984 لەدایک بووە و لە لیوای دووی فەوجی سێهێزەکانی پێشمەرگە لە ئەرکدا بووە. لە 29 مانگی ڕابردوو لە دوای وەرگرتنی موچە دەچێتە زێی بچووک و لەوێ دەخنکێت کە سوکارەکەی نیگەرانن و داوا لە وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لەگەڵ تیمی مەلەوانی ناحەی پردێ هەوڵەکان بخەنە گەڕ تا هەرچی زووە تەرمی ناو برا و بدۆزنەوە. بۆ ماوەی 11 ڕۆژ و 11 شەو 11 ڕۆژە ئەو تەرمە لە ناو ئاوەکەیە تا ئێزە کەس پرسیاری نەکردو. ئەمە پێشمەرگێ هاوڵاتیەک نییە گەر هاوڵاتی کش بێ خەینە ئەمە پێشمەرگەیە ئەمە فەوجی هەیە ئەمە لیوای هەیە ئەمە وەزارەتی هەیە ئەمە حکوومەتی هەیە بۆ تا ئێستا کەسێک پرسیارێک لێ ئێمە ناکە. هەموو بۆ ماوەی 11 ڕۆژ ئێمە دینە سەر ئەم ئاوە دین تەمەشا ئەکەین و ئەگەڕێنەوە کەسێک نایە پرسیارێکمان لێ بکە. خۆمە کابرایشی هاوڵاتی نییە تاوەکو بڵێن کەس نییە پرسیارێکی ئەمە پێشمەرگێ ئەی خۆ فەوجی هەیە ئەی لیوای هەیە ئەی وەزارەت هەیە ئەی نابێ بڵێ ئەم پێشمەرگەی بۆچی کەس ناتوانێت دەری بکە. ماوەی 11 ڕۆژە بەردەوام تیمەکانی مەلەوانی پردێ لە هەوڵدان بۆ دۆزینەوەی تەرمیە و هاوڵاتیە بەڵام ساردی ئاوەکە و لێڵبوونی لە ئێستادا بۆتە هۆکاریەوەی نەتوانرێت بە ئاسانی تەرمەکە بدۆزرێتەوە. چیانوری کەناڵی پەیام ناحەی پردێ.